سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان ئەم کاتەتان باش هیوادارم هەمولایەکان زۆر باش بن وەک هەمیشە بە چیرۆکە تایبەتەکانی خۆم ئەبمۆ میوانی ماڵەکانتان. ئەمڕۆژ چیرۆکێکی زۆر تایبەتم بۆ ئامادەکردوون لە ژێر ناونیشانی لە دەستدانی ئارامی. سازان قوتابی پۆلی حەوتەم بوو. برایەکی بچووکی هەبوو ناوی سامان بوو لە پۆلی پێنجەمەی خوێن. دایکیشیان خانمێکی زۆر کارامە و زیرەک بوو. ڕۆژێکیان سازان نمونەی کەشتیەکی ئاسمانی بچووکی دروست کرد و پیشانی سامانی برایە. کاتێک سامان ویستی دەستی لێبە، سازان بە دەنگێکی بەرزەوە پێیوت: نەکەی دەستی لێمەیە چونکە ئەشکێ. سامانیش وەڵامی یایەوە: تینە خێر نایشکێنم، وازم لێبێنە با کەمێک یاری پێ بکەم. بەڵام سازان گوێی بۆ نەگرت و هەروەها گوێ لە تکاکانی نەگرت چونکە سامان زۆر لێپاڕایە، تکایە با یاری پێ بکەم. دایکیشیان لە ژوورەکەی تەنیشتیانەوە گوێی لە وتوێژەکەیان بوو. بانگی کرد و وتی: سازان واز لە براکە و بێنە با کەمێک یاری بکە. سازانیش وتی: باشە، ئەوە ئەکەم کە تۆتەوێ دایکی گیان. دوای ئەوە سازان نمونەی کەشتی ئاسمانیەکەی یا بە براکەی بۆ ئەو یاری پێ بکە. ئەویش ڕۆیشتە دەرەوە تا یاری بکە لەگەڵ هاوڕێکانی. کاتێک سازان گەڕایەوە بینی براکەی ئاشی هەوایی دروستەکە. سامان نمونەی کەشتی ئاسمانیەکەی هەمووی هەڵوەشان بوو کە سازان دروستی کردبوو. کاوانی هاوڕێشی یارمەتی ئەیە لە کۆکردنەوەی پارچەکانە بۆ دروستکردنی ئاشی هەوایی. سازان بەو کردارە زۆر تووڕە بوو، هیچ ئارامی نەما. بە تووڕەییەوە بە براکەی وت: کوا کەشتی ئاسمانیە تایبەتەکەی من کە دروستم کرد بوو، چیو لێ کرد؟ سەیرێکی مێزەکەی کرد و کەشتی ئاسمانیەکە بوونی نەبوو. سامان زۆر بە دوودڵیەوە وەڵامی یایەوە، وتی: ئاشی هەواییم دروست کرد لە کەشتی ئاسمانیەکە. سازانیش زۆر بەتوڵنی هاواری کرد بەسەریا و چۆن وێرادە و کارە بکەی؟ نمونەکەی منە شکان تا ئەم ئاشە بێسوودەی خۆتی پێ دروستکەی؟ کاوان لە ترسا دوور کەوتەوە، نێوێرا هیچ بڵێ. سازانیش یەک زلەی لە براکیە و بە هاوارکردنەوە پێیوت: نەکەی دوای ئەم جارە هەرگیز دەست لە یاریەکانی من بیتەوە، هەرگیز ڕێگە و پێ نایەم، زۆر تووڕە بوو. سامان بە دەنگی بەرزەگریا و ئەمیش بە تووڕەییەوە سێری براکەیە کرد. دواتر هەردووشیان لەو پەڕی تووڕەییا بوون. کاتێک دایکیان گوێی لە هاواریان بوو، بەپەلە هاتە ژوورەوە و دوو براکەی لە یەکتری دوور خستەوە. لە نێوانیانە وەستا بوو. دوای ئەوەی خەریک بوو بە توندی لە یەکتریانەیە پێیوتن: بوەستن لەم کارەتان، بۆچی شەڕەکەن؟ سازان بە تووڕەییەوە وتی: وازی لێ ناهێنم، ئەو یاریەکەی منی شکان. دایکیشی بە سازانی وت: ئەوە ڕێگایەکی گونجاو نییە بۆ هەڵسو کەوتکردن لەگەڵ برا بچووکەکەتە. تۆ برای گەورەی ئەوی، پێویست ناکا بەو شێوەیە بکەیت. دوای ئەوەی سازان گوێی لە وتەکانی دایکی بوو، ڕۆژ بۆ ژوورەکەی خۆی و دەرگاکەی لە دوای خۆیەوە داخست و فرمێسێک بە چاوەکانی ئاهاتە خوارەوە. پاش کەمێک دایکی سازان هات بۆ ئەوێ و لە تەنیشتیەوە دانیشت و پێیوت: کێشەکە چییە بۆم باسکە؟ سازانیش وتی: تۆ هەمیشە پشتی سامانی برامەگری. دایکیشی وتی: ئەوە ڕاست نییە، من نەزانم کە سامان هەڵەیەکی گەورەی کردووە، بەڵام لەسەر تۆش پێویستە کە بە شێوەیەکی هێمنی مامەڵەی لەگەڵا بکەی، نەبێ ئارامی خۆ لە دەست بێ. سازان هەستی بە تووڕەبوونێکی زۆرە کرد لە ناخێوە و هەرنەی ئەتوانی بە هیچ شێوەیەک هێمن بێتەوە. دوای کەمێک سازان هەستایەوە و دانیش لەسەر جێگەکەی. دایکی پێیوت: کوڕە عەزیزەکەم، تۆ هەقا سەرزنشتی برا بچووکەکەی خۆ بکەی بەهۆی ئەو ڕەفتارە خراپیە کە هەی بووە، بەڵام پێویستە جڵەوی تووڕەبوونی خۆت بکەیت، ساڵبی بەسەر تووڕەبوونتا و ئارام بی. پێویستە کارەکانتی بۆشی بکەیتەوە،
بە سۆزێکی برایانە. سازان لە مەبەستەکەی دایکی تێگەیشت و بەهۆیەوە کەمێک ئارام بوو و فرمێسکەکانی سڕی و سەیری دایکی کرد. دواتر بە دایکی وت بەڕاستی من لەو پەڕی پەشیمانیام لە ڕەفتارە خراپەکانم کە بە هۆی تووڕەیەکەمەوە بەرامبەر بە سامانی برام کردومە. هەستەکەم لەو کاتەیە ئارامی خۆم لە دەستیا بوو. پێویست بوو لەسرم زلە نێم لە برا بچووکەکەم. دایکیشی وتی باشە، تۆ توانی کەشتێکی ئاسمانی نوێ دروست بکەیت و هەمیشەش بە خۆشی و شادی لەگەڵ براکەتە پێکەوە بشین لە یەک ماڵە. هەرگیز لە ئایندەیە ئازاری براکەونەی. سازان ڕۆیش بۆ لای سامان و پێیوت زۆر داوای لێبوردنە لێکەم براکەم لەسەر ئەوەی کە دوێنێ بە خراپی ڕەفتارم لەگەڵا کردی. دێ ئێساش با کەشتێکی ئاسمانی نوێ دروست بکەیت. سامان دوای کەمێک هەستی بە خۆشیێکی زۆر کرد، بۆیە هەردووکیان پێکەوە دەستیان کرد بە دروستکردنی کەشتیەکی نوێی ئاسمانی و ئیتر ئەو دوو برایە بۆ جارێکی تر تووڕەبوونیان لەگەڵ یەکتریا بەکارنەهێنایەوە. ئیتر زۆر جار دەمەقاڵی بێسوود دروستە بێ لە نێوان خوشک و براکان یان لە نێوان هاوڕەکانە. پێویستە گەورە لەگەڵ بچووکە دەمەقاڵێ نەکات لەسەر شتی بچووک، لەسەر شتێک کە شایانی تووڕەبوون نییە. پێویستە زۆر بە خۆشەویستیەوە کاروبارەکانی بۆ ڕوونکەیتەوە. ئەگەر ئێوە خوشک و برای بچووکتان هەیە لە ماڵەوەیان بۆ نمونە هاوڕێیەکتان میوانێکتانیەتە ماڵەکەتان، ئەگەر شتێکی ئێوەی بەکارهێنا تەنانەت ئەگەر شکانیشی یان بۆ نمونە وێنەیەک دروستەکەی وێنەکە تێگەیان هەر کارێکی لەو شێوازاکە پێویستە ئارامی خۆت بپارێزی، ئارامی و لە دەستنەی نابێت تووڕێی و بێڕێزی خۆت بەرامبەر بە هەر کەسێک کە تەنانەت لە خۆشە بچووکتر بێ بنوێنی. پێویستە شتەکانی بۆ ڕوونکەیتەوە کە ئۆگارێکی هەڵی کردووە کە تۆ ماندوو بووی لەگەڵ دروستکردنی ئەو شتەیان بۆ نمونە ئەم شتە یادگاریە لەلایەن دایکم باوکم یا کەسێکمەوە بۆ ماهاتووە، پێویستە ڕێزی لێ بگیرێ و بە جوانی بەکاری بێنێ. بەڵام هەرگیز نەکەن خۆتان تووڕە بکەن و وەکو سازان کە ئەو هەڵەی کرد بەرامبەر ببراکی و دواتریش هەستی بە پەشیمانی کرد. کەواتە ئەگەر شتێکی واش ڕووی یا خوا نەخواستە ئەو کاتە زۆر زۆر ئاساییە توانن داوای لێبوردن لە کەسەکە بکەن لە بەرەوەی کە ئێوە لە کاتی تووڕەیە نەتانتوانی و ئارامی خۆتان بپارێزن. بەڵام هەتا ئەتوانن ئارام بن، هەرگیز تووڕەمە بن لەسەر شتی زۆر بچووک و لەسەر شتێک کە شایانی ئەوە نیە دڵی مرۆڤەکانی لەسەر بێشێنرێ. بۆیە هیوادارم هەمووتان زۆر ئارام بن لە هەموو کاتەکانی ژیانتانە و هەمیشە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. چیرۆکی ئەمڕۆژمان کۆتایی هات، هەتا بەرنامێکی تر و چیرۆکێکی نوێ بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.